مەڕێگیان بزنێک بۆ تەواوی خێزانێکە بێ بە قوربانی وەلەو کەثوڕە عەدەدوهم باش ژمارەشیان زۆر بێ. لەبەرەوەی یەکەم ئەبوو ئەیوبی ئەنساری سەحابی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمانە گێڕێتەوە فەرمێ ئێمە لە سەردەمی پێغەمبەرا صلی الله عليه وسلم کە قوربانیمانە کرد مەڕێک یان بزنێکمان هێنا بۆ تەواوی خێزانەکەمان کرد بە قوربانی، بەڵام دواتر زروف چوە پێشەوە خەڵک گۆڕانکاری بەسەرا هات ئەیوت ئەمیان ئەم ساڵ بۆ خۆمەکەم و ساڵێکی تر ئەمەیان بۆم خێزانەکەمەکەم و ئەم ساڵ بۆم کوڕیان یەکەم و ساڵێکی تر بۆ کچیان یەکەم و ئەم ساڵ بۆ زیندوەکان و ساڵێکی تر بۆ مردووەکان. ئەفەرمێ ئێمە قوربانیمان ناکرد ئاوا لە سەردەمی پێغەمبەرە. کێواڵێ؟ سەحابی ڕەسوول الله ئەبوو ئەیوبی نازدار کە هاوڵی خۆشەویستی خوایە. ئەفەرمێ ئێمە لە سەردەمی پێغەمبەرا صلی الله عليه وسلم هەر مەڕێک بزنێکمان کردووە بە قوربانی بۆ تەواوی خێزانەکە بۆ هەمووی بووە. دووەمیان ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ كان من هديه صلى الله عليه وسلم أن الشاة تجزئ عن الرجل وعن أهل بيته ولو كثر عددهم. ئەفەرمێ مەڕێگیان بزنێک تەنانەت بەرخێکی شەژمان کە قەڵە و جوانە ئەفەرمێ بۆ تەواوی خێزانەکە بێ بە قوربانی. کەواتە مەڕێگیان بزنێک ئەبێ بۆ قوربانی. ئیتر ئەمە هیچ پێویست بەسەر لێ شێوان ناکە ئەم وایە و ئەو وایە و نا زۆر وازەحە لە ڕوون بێەوە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام شەرتێکی هەیە، شەرتەکەش ئەوەیە کە بێ ئەو کەسا ڕەیسی عایلە بێ. ڕەیسی عایلە پیاوێکە یان ژنێکە. لەم کوردستانە عەزیزەی خۆماندا زۆر ئافرەت هەیە کەوا لە پیاوەکەی جابۆتەوە لەسەر مناڵەکانی دانیشتۆ خۆی سەرپرشتیانەکە، یان پیاوەکەی وەفاتی کردووە، یان ژنە شەید و ژنان فالە ئیتر خۆی سەرپەرشتی مناڵەکانەکە، هەم دایکە هەم باوکە. ڕەیسی عایلە ئافرەتێکە یان پیاوێکە ئەتوانێت مەڕێک بزنێک بکا بە قوربانی بۆ تەواوی خێزانەکەی. تەنانەت عولەماکان هەندێکیان فەرموویانە ئەگەر ڕەیسی عایلە بەشە گۆشتێکی هەبوو لە حەیوانێکی گەورەیە یعنی لە ڕەشەوڵاخێکە، تەنانەت عولەماکان فەرموویانە ئەگەر ڕەیسی عایلە بەشە گۆشتێکی هەبوو لە حەیوانێکی گەورە لە ڕەشەوڵاخێکە لە مانگایەکە بە چەند کەسێک کۆ بنەوانێ ڕەشەوڵاخێک مانگایەکەکەن بۆ جوانەگایەکەن بۆ حەو کەسە بێت، بەڵام ئەو کەسە یەک بەشی هەیە لەو حەوتە. ئەم بەشە مادام ڕەیسی عایلەیە خێزانێکی ڕێک و پێک و تەبان مسلمان و نێشکەر و موحیدن ڕویان لە خوایە و حەڵال خۆرن ئەو بەشەی خۆی بۆ هەموو خێزانەکەی بێ بە قوربانی. کەواتە ڕەیسی عایلە ئەتوانێ بەشێک یان مەڕێک یان بزنێ بکا بە قوربانی بۆ تەواوی خێزانەکەی. بەڵام کچێک لە ماڵە کوڕێک لە ماڵە کوڕەکە